محەممەد هاوڵاتیەکی هەڵەبجێ و لەگەڵ خوشکە بچووکەکەی لە 16 ساڵی 1970 و لە کیمیابارانی هەڵەبجەدا بۆ چارەسەر براوەتە تاران، بەڵام لەوێ وەک خۆی دەڵێت خوشکەکەی لێ جیا کراوەتەوە و کاتێک بە دوای داچووە بە دەرزیەک کەڕەشەی لێکراوە و ترسێنراوە. ئیدی لەو کاتەوە خوشکەکەی نەبینیوەتەوە. خوشی بچووکم بۆ بە ناوی حەمیدە کە تەمەنی 1 ساڵ و 5 مانگ بوو لە کیمیابارانی هەڵەبجەون بووە. لەگەڵ خۆم لە خوشخانەکانی تارانە بوو، چەند ناتوانم بڵێم چەند ڕۆژ یا چەند مانگێک بوو، بەڵام ماوەیەکی زۆر بەیەکەوە بووین، زۆر سەرحاڵ تەندروست باش بوو، بەڵام هەموو ڕۆژەکان ئەیان هێنا و ئەیان برد کە هێنا و هیچی بەدەستە نەمزانی لە ئابە و چکلێتە شتێکی بۆ کڕم، بەڵام هیچی پێ نەبوو، لێکی ڕۆژەکانە نیان هێنایەوە. زۆر هاوار و داد و بێدادم کرد خوشکەم چی لێ هات. ئافرەتێک سیستەرێک لە زمانی تێکەڵ لە فارسی و کوردی بە سرنجێکی گەورە منی ترسان. منی 6 ساڵ تەمەنم هەبوو، هەموو منداڵ هەموو ئینسان لەو تەمەنە لە ترسیەوەی دەرزێن لە ڕاستی بێدەنگ هەڵەبژێرێ، بۆ میش لە ڕۆژا بێدەنگ بووم ترسام، بەڵام کە گەڕامەوە کە سوکارم دۆزی لە شاری پای کورسای ڕۆژهەڵات خێرا ئەم چیرۆکەم بۆ باسکردن هەموو لە خۆشخانەکانی تاران گەڕان، هیچ ئەسەرێ لە خوشکەکەمەوە بەداخەوە تاوکی سێک لە منداڵبووەکانی هەڵەبجە. لە ماوەی 38 ساڵی ڕابردوودا و لەلایەن ئێرانەوە هیچ ناوێکی ئەو منداڵانە بڵاو نەکراوەتەوە کە لە خانەکانی بێسەرپەرشتان تۆمار کراون. ئەندامێکی پەرلەمانی عێراق دەڵێت پڕۆژە یاسایەک لەسەر منداڵە ونبووەکان دەبەنە پەرلەمانی عێراق تا لەسەر ئاستی باڵا داوای منداڵە ونبووەکان بکەنەوە. مادەکانی 29 104 کە ئاماژە بە پاراستنی مافی منداڵ و ڕێگە بە حکوومەت یاخود حکوومەت پابەند دەکات بە پاراستنی منداڵ و گەڕانەوەی بۆ لای خێزانەکانی بتوانین مذەکەرەیەک پرۆژە یاسایەک پێشکەش بکەین تاوەکو ئەم کەیسە بجوڵێنین. لە مۆنومنتی هەڵەبجە لە ڕۆژی گیانی منداڵانی ونبوودا پەیکەری منداڵە ونبووەکان دانرا و دایک و باوکی منداڵە ونبووەکانیش بە گریانەوە باستیان لە ساتی دابڕان و ونبوونی منداڵەکانیان دەکرد. من ڕۆستومەتە ئێران زۆربەی بڵێن شارە کوردیەکان گەڕاوم هەتا تارانیش کە ڕۆستوی نەتەوێ ئەمان بەنە شوێنێک گەڵێ ئەمە لە 1 ساڵەوە تاکو و گەورەبوون تایەتی ئەرزێکی تەخت وەکو ئەو چیمەنتۆیە ئێتۆ سوزانی مناڵی تۆی تایە برای تۆی تایە خوشکی تۆی تایە و بردمەوە کرماشان و شردمەوە ڕێک و هۆشی کردەوە کۆشی کردو وتیان بەشەکان هەڵگرین ئەتانون بۆ تاران ئەوە بۆ من لێم گەڕێکێتر مەڵگە لە جاتی نەگەی خۆمە. بە گوێرەی دوایین ئاماری کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە نزیکەی 400 منداڵ لە ئێران و لە ناو نەخۆشخانەکان داون بوون و تا ئێستاش بێسەر و شوێنن. نزیکەی 400 منداڵی هەڵەبجە لە وڵاتی ئێرانە بە خێزانە ئێرانیەکان دراون و ئەمە ئەتوانم بڵێم دۆزینەوەی کاک خەلیل، دۆزینەوەی زمناکۆ، دۆزینەوەی ئەوانی تریش ڕاستی ئەو بەڵگانە بە ئێمە ئەڵێ کە بەڵێ لە ڕێگای ئەو دام و دەستگایانەوە مناڵەکان دراون بە وڵاتی ئێران. لە دوای کیمیابارانی هەڵەبجە تا ئێستا نزیکەی 12 منداڵ گەڕاونەتەوە، هەندێکیان کەیسەکانیان بۆی پشکنینی هەڵەی DNA لەو خێزانانەی کە پێیان دراونەتەوە وەرنەگیراون. بۆردێکیش لەسەر ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دۆزینەوەی منداڵە ونبووەکان دروست کراوە، بەڵام بەهۆی کێشەی دارایی و نەبوونی بودجەوە هەوڵەکان بۆ سۆراخکردنیان وەستاون. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.